سڵاوتان لەوێت ئاگر لە بازاڕی دارە سوتاوەکە یاخود بەشێک لە بازاڕی دارە سوتاوەکەی شاری سلێمانی کەوتەوە و بۆ هۆیەوە بەداخەوە 140 بۆ 150 دوکان سوتان و زەرر و زیانێکی زۆر بەر کاسبکاران کەوت و لایەنە پەیوەندیدارەکانی دەڵێن تا ئێستا بە دیاریکراوی ڕوو نییە هۆکارەکەی چی ئەگەری هەیە کارەبا بێ بەڵام دوکاندارەکان ڕەتی دەگەنەوە کە هۆکارەکەی کارەبا بێ دەڵێن لەبەرەوەی گرفتی کارەبا و گرفتە هونەریەکانمان لەماوەی ڕابردوودا چارەسەر کردووە پێمان وایە هۆکاری دیکەی و بەڵام پێمان وانە هیچ هۆکارێکی بۆ کارەبا بگەڕێتەوە یاخود بۆ تەزووی کارەبا و شۆتی کارەبا بگەڕێتەوە من پێم خۆشە بچمە لای کاسبکاران و باس لەو معانات و زەرر و زیانانە بکەن و داواکاریان چیە لەسەروی خۆیان لەلایەنە پەیوەندیدارەکان بۆەوەی قەرەبوویان بۆ بکەنەوە ئینشاڵڵا خۆی گەورەش بەزووترین قەرەبوویان بۆ هاتوو لەگەڵماندا بوو. شتێک کە لای خۆ زەرەرەکەش خۆشە زەرەرەکەش نەک نیعمەتەکان هەر زەرەرەکەی مادەم لای خۆ زەرەرەکەش خۆشە. ئێمە دوکانەکانمان بای 20 دولاری ئەشێتیا بووە هیچ شتێکمان بۆ دەرناچووە نیەتم بۆ پارەکە حەواڵەکەم ئاکێ زوری تەلەفۆنیان وەکردن قاچەکەم کردەوە پارەکە زەمی سوتاوە پیرۆزباییم کرد لەسەر پارەی ئەو دەڕابانە خوا ئەگەریە باشم کرد ڕووی تێ نەکردم ساحێبەکەی باجووی لێ پارەم پێ نییە وەڵڵاهی پارەکەم نەیەوە کە ڕووی تێ نەکردم وەڵڵاهی زەرە دەری کابراوەتی زەرە بعدی فشەیشکەم زەرە مردنە ئەمە هیچ نییە خوایەکی بێنە هیچ هەدایەتی نەتیانە بەخوا خوایەکی خواتێ خوا بەداشە بۆفان باشتر ناباتەوە ئومێدمان بەخوای گەورە هەیە چکە موسڵمانین و قەناعەتمان بۆ بۆ شایەکە خوارد بێیەوێن ئەو ماڵە من خوارد بێیەوە خۆش دەیوەرگرتمەوە دڵنیاشم خۆ قەرەبوو مەکاتەوە. پێمان بڵێن کەی هەواڵدا بێجاوە زەرەرەکان چی؟ خەوتی بەیانیە مە تەلەفۆنمان بۆ کراوەتیان دوکانەکانتان سوتاون کاتی نەخوارەوە بەس بەیانی کە هەسام زوو هەسام پێش کاتی بانیانم زووتر خەبەرم بۆ هەسام ویستم بێم مەمانێ زۆر بۆچی بچم حوتی ڕێک تەلەفۆنیان بۆ کردمە کوڕی دراوسێمان بەرامبەرم تی بەیەکەوە ڕێن تم پەلەمەکە پێنجەکەیش کە تا خۆم ئامادەکەم ومانە حازرە بم تەلەفۆنیشکەم بۆ هات دوای تەلەفۆنەکەی ئەو تی فریاکەون دوکانەکانتان سووتا کە مەدخەلە ماڵم لە هەواری شارە باوەڕەکەی کە مەدخەلەکەم کردەوە بۆنی دووکەڵەکە لەوێ هەسە بە بۆ نەکەت یعنی ئەمەنە دووکەڵەکەی گەورە بوو ئەم شارەی تەنی بوو پێتر کاتیم بۆ ئێرە هیچ ینی کار لە کار ترازا بوو دوکانێک نەبوو دوان نەبوو لە هەر چوارپەلی ئەم بازاڕەوە ئاگر بە ئاسمان ناچوە سەرەوە ئیتر زۆریش هەوڵماندا جێتی ئەمنی سپاسیانەکەین لە کاتی خوانە لە کاتی گەیشتنی هەواڵەکە بەوان ئەوانش پریاکەوتن بەس ئەگەر حرەسەکەمان زووتر ئامادە بیە و تەلەفۆنی بۆ خاوەن دوکانەکان بکدا زەرەتەکە بەم شێوەیە نێبوو چولێ نەبوو چی بوو سەکە نازانم خەوتووە ئاگدار نەبووە نازانم ئیتر بە هەچ حکومێک بێ پەیوەندی بە کەسەوە نەکردووە یعنی ئەگەر دوو لە سەرەتا بسووتە زەرەتەکان کەمترە بوو بەڵامی تر بە هەر حاڵ لە بەشی سەرەتای بازاڕەکە بووە ئاگرەکە لە ئەم پیاوانەوە تکەکان لە شووە ئالێەوە بوو ئەگەر ئەو کاتە ئەم پیاوە قسەی بکردایە ئەو بنکەی پیرەمێردە پار ئالیا دوکانێک سووتان ناز لە ئەسکەریەکانە ئەم کاتان نەبوو باوەڕەکەی نەمانێش ببێ بە دوکان ماڵیان ئاوا بێ خۆ بەخشانە پیاوانە مردانە گەشتە سەرمان نانێش لە دوکانێک زیاتر سووتێ بە هەمومان قەرەبوومان کردەوە کێشەکە چارەسەر بوو. بەپی تەجروبەی جەناب بەپی تەجروبەی جەنابەت هۆکاری ئاگرەکە چییە؟ لایەنی پەیوەندیدار ئەڵێت ئەگەری هێش کارەبا بێ ئەگەریش هەیە مەسەلەی ئاسنگەری دوکانێک بێت ئەمە جارێ سەرەتایی نۆڵەن سبەینێ زیاتر راپۆرتەکەمان نەشرەکەین و بڵاوکەن بەڵام بەپی تەجروبەی جەناب هۆکارەکە چییە؟ پێی تەجروبەی من بێ من هەست ناکەم شۆرتی کارەبایتیانە ئێرە چکە کە دوکانەکانمان هەمووی نۆژەن کراوەتەوە سیستەمی کارەباکەمان هەمووی تازێ و هەمووش کارەباکانمان زیرەکە ئێواران کە ئەڕۆینەوە هەموو دوکانە کارەبای خۆی قەتەعەکە کارەبایتیان نامێنێت دڵنیا دەکەم لەوەی کە من ئێستا ئەو هەموو خەسارەت و زەرمەندە زۆرە بووین دڵنیا دەکەم کە کارەبا نییە. پێت وایە چییە؟ کارەبا نییە ئیتر حەج وەسیلەیەش کە بێ کارەبا نییە. گومانتان هەیە یان نیتانە گومانێکی تێکدەرانە؟ گومانمان نییە بەس وەکو لە حیمیش کراوە لێرە لە حیم کراوە شەو هەبەتا بەیان لێرە لە حیم کراوە لە حیم کراوە بەس وەکو کارەبا شۆرتی کارەبا نییە. وتمان زەرەرەکەی جەناب بە چەند خەم زەرەری ئێمە دوکانەکانمان گەورەیە مەساحی ئەوەی کە پێش ئەوەی کە تەمیریکەینەوە دوکانەکەمان بچووکتر بوو کەمتر ڕسقیتیا بوو بەڵام لەوەتی تەمیرمان ئەوەی لە مەخزەنەکانیشمان نبووە هێناوانەتە دوکانەکان ئێمە دوکانەکانمان بای 20 دلاری ئەشیاتیا بووە هیچ شتێکمان بۆ دەرنەچووە
هیچ شتێک زەنگیانەیەک چێ لەو دوکانەی ئێمە کۆچکەچایەک چێ بە کەڵک نەماوە ئومێدی هەیە قەرەبووکردنەوەیان زۆر نا یەک ئومێدمان بەخوای گەورە هەیە چکە مسلمانین و قەناعەتمان بەو بەشە هەیە کە خوا پێیاوین ئەو ماڵە من خوا پێیاوم خۆش لێی وەرگرتومەوە دڵنیاشم خوا قەرەبوو مەکاتەوە خی گەورە بۆ دڵەپڕ بوو ئەو دڵپڕبوونە بۆ ڕەنجی 25 ساڵمانە 25 ساڵ کەسابە دەکەین بەنی هاتووم بەسە خرمانی سوتاوە هاتووم خۆم و کوڕێکی برام 25 ساڵە لە هەموو شتێکدا بڕاوین کەسابەت نەبێ کەسابەتەکەشم هزار جار سپاسی خواکەم و سوژدەی شکرم بۆ خوا بردووە خۆیان سپاسی تۆکەم بەڵام ئەوە بەرهەمەکەمەکای بینم حەو ماڵ و عایلە لەسەرم دوکانەی ئێمە هیچ بژێویەکمان نەماوە ومێدمان بەخوایە خی گەورە قەرەبوومان بکاتەوە جەناب دڵی سەعات حەوت یعنی ڕۆژانە لە 7 و 6 و 8ەوە هاجی لەسەر دوکان بەی کات ێستا لە ڕەمەزانە کە سێ چوار ڕۆژێکە بێجەژنمان کردووە سپاس بۆ خوا کە نوێژی بەیانیم کردووە لە مزگەوت بە جەماعەت نەخەوتم هاتووم بۆ دوکان ئەم سێ چوار ڕۆژە بووە کە کەوتومانە تۆزێ خەڵک مەسروفاتی زۆر کردو بازار کە زەگەیشتومە حەودیجنا من 6 5 و نیو 20 بۆ 6 ڕێک لە دوکان بووم هەنی ترویستی خۆی لەسەر بۆ بیا ببێیت ئەم هەواڵە بۆ خانەوادەکەت قرس بوو ئەو تاڵێ حەوت خانەوادە لەسەرم دوکان زۆر بژێوی هەمومان ئێرەیە هیچمان نەماوە هیچ شتێک خوامان شگە برد و ئێرە 25 ساڵ من کۆی ئەەکەمەوە خەباتم هەیە بۆ کەسابەت بۆ ماڵم ناڵ کەسابەتی حەڵال نانێکی حەڵاڵینا زۆر دەرچەوە زۆر شوێنی کە هەبووە کە مەجای پارەبایەکنی تیا بووە بەڵام حەدم نییە خوددا بەشایت بم خۆ ئاگای لێ بووە هەموویم ڕەفس کردو تەرگم کردووە لە ڕێگای نانێکی حەڵاڵەوە کە مناڵەکەم قوتێکی بە مێسمێنە لە قیامەتە لی بەرپرس نەبم بڵێ بۆ ئەم لوقمەی حرامەت بەدەمی مناکرد بەو پەنجانەی خۆم هەوڵم ماوە کە بیژێنم بەڵام سپاس هزار جار سپاسی خواکەم سوژدەی شکر بۆ خوابم خرمانەکەم خوایە گیان ئاوای لێ هات خۆشت نییەوی حەوت خێزانەوە بۆمانوی براکان و شەریکەکانمان و حەو عیلەی لەسرە هەرەوەڵا هیچمان نەماوە هیچ شتێکمانەوە تەنها ئەوەی مامانە خوامانێ ومێدمان بەخوایە دەوری 6 میلیۆنەکەم بەڵێ کەمێک درەنگ گەیشت و تیمەکانی فریاکەوتن وڵای منە کات نێرەم برا دەڕا دەستیان خۆش بێ و ئیشتاکیان کردو ماڵە ناو ناوەڵا برا لێرەوە جەناب چ دوکانێکە هەبوو سوتاوە وڵا دوکانی علیا شیرینی و ئەو ئاربانێت ئەمە ناوەی تریان چوارم دوکانە گەورە باشی شێ بۆ قەرەبوو کاتۆ زەرەکانی جەناب بە چەند نەخبڵێن وڵی تقریبا 2 میلیۆن بەخواوەش ئەو سەق بەشمان من کاکەمی بین بە قەرز و قۆ دروست هەمووتان بەیەکەوە بەرەوەڵا سەقەکەم بڵێ ناوتێ هۆکاری ئاگرەکە چی وڵای وەکات ناوەڵە نازانم وەکات ناوەڵە نازانم ئێستا تیمەکان دەڵێن چی کە ئێوە لەگەڵ یانان و هاتون دیژنێک هاتوون نووسیان و تاوە بەزیت تا ئەمە ژاگەمە نازانین چۆنە بێت ناوەڵە تا دیژنەکان یەکلایەنەکەم ئێمەش نازانین هاوکاری دیکە و هاوپیشەی دیکە هەیە کە زەرری زۆر بەرکەوت بێ وڵا هەیە زۆر یاڕەوڵای حەوت دەفتەی دەکەوت لەو سەرێ زەریاڕەوە دوکانی وایە زەری چاکی دەکەوت ئاگرەکە ماوەی چەندێکی خایەن وڵی تاکی نەوم تا دەوری بڵم دەو ناوە خیان بخوا 10 و 11 بخوان وڵای قوربانجان من تقریبا سەعات 9 بەڵێ من پێم گەشت چی شتێک لێرە فرۆشت موادی ئینشایی فیتەری بەڵێ چەند زیانە بەرکەوت زیانەکەم لە سەروی 6 دەفتەرەوە بەڵێ خی گەورە باشی شێ بۆتان قەرەبوو کاتەوە هیچ دوکانی لەم مەنتیقە دەرنەچەوە لەم کۆڵانەوە بزانم هیچی دەنا ناو کۆڵانەی سەرەوە نە ئەمە نە ئێرە ئاواوە سوتاون باسی 150 دوکانێکە کرێ بەڵێ 150 دوکانێکە بێ خۆی وا بڵاو بۆتیان 200 دوکانە بەس دوای بابزانم حسایی کراکەوتیان 150 شتێکی وایە لەو بینەیە ئەڵەن کێشی کارە باش نییە لێرەوە تەنانەت ئەو ڕاڕەوەش فراوان کراوە پەردەکان لا براو کراون بە تەڕابە بۆ ئەوەی 6 مانگێکە بە ئێرە خۆش بووە چاکمان کردووە ئێناوان نەبوو کارەبای مەزبوط بوو کۆڵانەکانمان فراوان بووە کەواتەی پێتان وایە هۆکارەکەی چی بوو وڵی نازان چکا من ئاگام لێ نییە با پیا دوێوەنەکە من سەعات هاتن دوکانەکە جناب سوتا بوو یا ئاوا بوو ئەرەوەڵە هیچ چەند ئاگرەکە کۆنتڕۆڵ کرا من هاتم کۆنتترۆل کرابوو کە من هاتم
کەسی ئاگری نەماوێتەوە. خۆتیان شەریکی و ماڵی تریشر بە هەمان شێوە کۆڵێ بە هەمان دەرڕۆیشتون. ئەوان کایی خۆم بووی دوو خێزانی بەسەرەوەی دوو خێزان سێ خێزانی بەسەرەوەڵ جنابنی دووسێ خێزانیش بەداخۆ بۆ کۆڵە بێبژی ئێتامان کاریتان چێلانی پەنجە کاریمان لە حکوومەتەوەیە کە هاوکاریمان بکە و تەقبوویەکمان بۆ کاتۆی شاڵە. شتێک کە لای خۆی زەرەرگەشی خۆشە زەرەرگەش نەک نیعمەتەکان هەر زەرەرگەی بادەم لای خۆی زەرەرگەشی خۆشە. ئێمە دوکانەکانمان بای 20 دولاری ئەشێتیا بۆ هیچ شتێکمان بۆ دەبنەچوە. یەکێک بۆ پارەکە حەواڵەکەم ئاتێ ژووری تەلەفۆنیان ماکرد قاسەکەم کردەوە پارەکە زەمی سوتاوە. پیرۆزبایی کرد لەسەر پارەی ئەو دەڕابانە خوا ئەگەری ماچم کرد ڕووی تێ نەکرد ساحێبەکەی باید لێبێتم پارەم پێ نییە. وەڵڵاهی پارەکەم نەیاوەتێ ڕووی تێ نەکردم. وەڵڵاهی زەرە بەدی کابراوەتی زەرەی بعدی فشێش کەم زەرە مردنە ئەمە هیچ نییە. خوایەتی بێنە هیچی ئازایەتی ئەمەتیانە بەخوا. خوایەتی پاشەی خوا بڕاشە بۆ باشتر ماباتەوە. من بەخوای گەورە هێچکە مسلمانی و قەناعەتمان بۆ بە شایەکە خوا پێیان ئەو ماڵە من خوا پێیەوە خۆش دەی وەرگرتمەوە دڵنیاشم خوا قەنە بوو مەکاتەوە. دوکانەکە جنابتان هیچی بوو شوشەوە بوو بابەتی مەتام و چێشخانوشت بوو. زیانەکان بە چ نەخەم لێ وەڵڵاهی مەزانە ناکرێم زۆر زۆرە. ئەو بێتاقەتی و دڵپڕی چییە؟ لە ماڵی خەڵکمان هێنەوە وای بەغای هەولێر ماڵی خەڵکمان ئەمە ڕۆلا بۆ بیبین بەخوا حواڵەی هەولێر و بەغایکەین بەخوا پارەکە سوتاوە. ئەم بەیانێت نێتم بۆ پارەکە حەواڵەکەم ئاتێ ژووری تەلەفۆنیان ماکرد قاسەکەم کردەوە پارەکە زەمی سوتاوە. بەخوا نێتم و ئەم بەیانە حواڵێکم بۆ لێ بەخوا نە سیارەمان ماوە لەسەر نە خانومان هیچ شتێک خانومان ماوە بەس نە سیارەمان ماوە یەک شتمان نەماوە لەسەر شەم خەنە سەر پێ و کۆڵێ تعمیر ماکردنەوە هەمومان تعمیر کردوانێ تقریبا 8 دەفتەر 9 دلارمان تیاسەرە بکردن پار ڕستەکەشمان نەمابوو ئێستا نە قەرزەکانمان بۆ نەدراوەتەوە ئێستا ڕستەکەشمان ڕۆی دوکانەکەشمان ڕۆی ماڵەکەشمان ڕۆیوە قەرزاریشین برا مەگە هەرخوا بۆ ماقەرە بوو کاتەوە. ئێستاکی لە دوکاندارەکان ئێوە تەنانەت ئێمە کری دوکانەکانیشمان لەسەر کەلامی خواپاری ئەو کاشێم نایەوە حەقداسەکەیم نایەوە قەسەم بە پەروەردگار ئەو دەرابانم نایەوە قەسەم بە ئەگەر بەشی خوایە چی جێژن پیرۆزباییم لێ کرد لەسەر پارەی ئەو دەڕابانە خوا ئاگای لێ ماچم کرد ڕووی تێ نەکردم ساحێبەکەی باگوێی لێ بێتم پارەم پێ نییە. وەڵڵاهی پارەکەم نایەوەتێ ڕووی تێ نەکردم. پێیوا بکە خۆت ناییتەوە ئارە وەڵڵاهی ینی هەندێک دووربی ئەم گرفتانەش گرفتی کۆمەڵاتی بەدوای خۆیانێت کە خاوەن قەرز خاوەن مڵک خاوەن دەسەڵات نییە هیچ دەسەڵاتێکمان نییە مەگەر بەس خوای گەورە خەڵک خوا بە دیابێتی خەمان نەیە ڕستقێکی زۆری خەڵکمان هێ ناوە لەم دوکانە ساقیکەینەوە ئیتر ئاوای لێ هاتووە چی بکەین دەسەڵات نییە هەرەوە پێشیانوتین کاتی خۆی ئەمە وا لێ بکەن میگزەمینی پیاڕوە وایەتانێک ئەم هەموو مەسرەفەمان تیا کرد نەبیک زەمینیمان بینی نە هیچمان بینی نەبەخۆمەکانی بەرگشت گلیمان لە کەس نییە خوای گەورە بەسەری کردوینەوە نەبەخوا نەبەخواشکیشمان لە هیچ کەسێ نییە وای گەورە بەسەرکردنەوەیەک بەسەری چۆنی پیاوی ناوەش لێوە گرتینەوە وەڵڵاهی بڵم چی تا ئەزاڵە بەیانی لیژنەی لەسەرەوی نەگەیت ناسانم چی بکەم لە وڵاتای بوو بە لیژنەکاری تەواو بوو فاتحای لەسەر بخوێنە بێئومێدی وەڵڵاهی بڵێم چی وەکو بێئومێدی نەوەڵا بێئومێدین بەس ئەوەی کە لە پێشتر بینیمان ئارە وەڵڵا هیچ کەسێشتی بۆ نەکراوە تامەوە من بکرێت منیش ئێمە شاومان لە خەڵک جوانتر نییە هیچ دەسەڵاتیشمان خۆش لەیسانینە شکرین بە بەشی خۆ قەرزاری عالەمین زۆر قەرزاری
بۆمان نادرێت ئەومەگە هەر خوا نارەوەڵە یعنی ئەو واستان لە خێری خۆتان هەموو شتێناوە بەس خەبی قەرزەکەتانەکە لای خەڵکە واز لەمەش بێنە کە سفر بۆتەوە سفر بووینەوە خەڵک لێمان ناوەتی خەڵک لەوانەیە کاکە پارەی خۆیەتی یەقی خۆشێتی کابرێ ئێوە سفر بوونەوە نیە ئێوە ناقز دە و ناقز بیست و ماڵوێران بووین برای ئازیزم ماڵوێران بووین چیچمان بۆ شت ئێمە کە دوکانەکەمان تا بگرەوە 6 مانگ 7 مانگ چاکمان کرد بەخوا ئێستاش قەرزی و کاتاینەوە ڕزقیشمان نەبووە ئێستا هیچیشمان نەماوە دوکانەکانی هاتووە سەر ماڵوێران بووین لە سەقف و لە عەرز و لە ئاسمان و ماڵوێران بووین برا چی لەمە بکەین مەگە هەر خوا بۆمان بکە چی لێ بکەین یعنی هیچ شتێکمان بۆ ناکرێت لەگەڵ ئەو پیاوە 25 ساڵە بەخوا بێکەوەین 25 ساڵە بێکترمان نەوتە درۆەکەی مناڵمان نەبوو تا کوڕەکەم خوانێ ڕە جامیعەی تەواو کردووە ئێ بەخوا سایارێکم پێ بوو کە بووین بە شەریک لەسەر داش بڵەکەی دامەنا ئەوە نەدەمێکە لەگەڵم پیاوە بەخوا 25 ساڵە بێکە بێکترمان نەوتە درۆەکەی سپاسی زاری خواکەی چیتان نەفرۆش لێرە ئوستاس ئەمە چاخانە و ئەمەش کەبابخانە بوو بەڵێ من بیرمە هاتووم لێرە چام خواردۆتەوە ئێستا ئازام کە ئێرە سوتاوە زەرەرەکەی بە چەندە خەمرێت وەڵڵاهی زەرەرەکەی دیار نییە جارێ نازانیت چون هەر یەکە و بە شێوەیەک زەرەری لێکەوتووە یان ئێستا من باشترم لە چاو ئەو دوکانانەی تر لەبەرەوەی جا نەبوو موادەکە و زۆر نییە مەسەلە گۆشتە لە چاو ئەوانی تراوە بەڵێ تر سەقف و مەجموعەیەشتا ئەمانە کە هەمووی سوتاون ئەمانە بێ سەر لە نوێی شەڵا دروستیان بکەینەوە پشت بەخوای گەورە ئیتر ئەمەش کە هاتووە قەزا و قەدەرێک بووە سپاسی خواکەین دەدەسەڵاتی کەسا نەبووە پشت بەخوای گەورە وردە وردە دەست بەکارە بین و سەر لە نوێ شتێکی ڕێک و پێکتر جوانتە دروستەکەینەوە بەڕاستی نایشارمەوە یەکێ لەوانی کە مەعجیب بووم ئەمڕۆ مەسەلەی قەناعەتی ماشەڵڵا دوکاندارەکان هەموو یاڵێ لای خواوەیە و تاو ینی ئەمە ئەلحەمدوللا بۆتە هۆی سەبوریەکیش بۆیەوە ئینشاڵڵا لەخوا بەزیابێ وایە هەمویان سپاسی خواکەن لەسەرم ڕووداوە ڕوویاوە هەشتێکیش خوا مەیلی لەسەر نەبێ نابێت و هەشتێکیش لای خواوە بێر خۆشە سپاس بۆ خوارد مادەم گیانی نەبووە مادیە ئیشەڵڵا ئەوە ژەر پڕە بێتەوانێ بە پشتیوانی خوا ساعات چەند هەواڵ ئیشەڵڵا هەروە بێت ساعات چەند هەواڵەکەت پێکەی واللهی تقریبا من 6 و نیو تەلەفۆنیان بۆ کردم ئەرە والله ئەگرەکە ئەڵێن ساعات چوار کەوتوتەوە یان درەنگتر بووە نا چوار نەبووە دەوری 6 ئەو ناوە بووە باڵێ لەو دەورەیە بوو تەلەفۆنیا من 6 و نیو بۆیان کرد بەس کە هاتم وتیان دەوری 6 ئاگرەکە کەوتۆتە لەسەرەوە بە حکمەوەی ئەدەواتی لایلۆن و کارەبای و شتی زۆری تێ ئاکرەکە زۆر بەقووەت بووە ئەگەر دیقەت بی ئەو سەقفەی سەری شەوەی هەمووی توانوەتەوانێ بەڵێ کارتان بۆ ئاسانکاوی ئیشەڵڵا و بە باشیشەوە خەرەبوو قوربانم زۆر سپاسی خواکەین خوا گەورێ گیانی مرۆڤێک لە هەموو شتانە زۆر مهمترە گەورەترە خوا گەوری شەڵا ئەمەش پڕە بێتەوە بە پشتیوانی خوای گەورە دوکانەکەی بەڕێستان چی بوو ئەمە ئەشیای زۆپا و ئەشای گسک و قاب و قاچاق ئەم شتانێ شەکەمە بە چەندە خەمرێت وەڵی من تقریبا بە ئەشتەکانە چێتە دەفتەرێ دۆلار ئارەوەڵە زیانی زیاترەتی کەمترە زیانی سەقف و شتەکەش بەشێکی لەسەرەوەی چکە خۆتان چاکتان کردو خۆمان چاکمان کردەوە هەمی لەسەر خۆمانە نەوەکو بەشێکی هەمووی لەسەر خۆمانە عنی خۆمان تقریبا پار مانگی 6 بوو چاکمان کرد کلی دوکانێکمان تقریبا یەکی لاچێ 50 زۆرەکەمان بەستیا سەرف کردووە ئەوەش هەمی سوتامی وێران بوو هەمی عنی بە کەڵکی چاکردنەوە نایێت ئەبێ لای بێت و دروست کرێتەوە ئەگە بژێڵ ئەگەری یەکجای ڕسقەکەتان نێڵن بە قورئانەوەشیان خوا نازانم مثلا من بڵێم ئایا ناتوانم داواکاریتان چێت لەنە پەیدارەکان لەنە پەیدارەکە چتا پێڵ ئەریشی ترەوە بۆ خەڵکە بۆ سایم بزانین چیمان بۆ کرێت ئێڵەن دوکاندانینەوانێ قەرەبوومانەکەنەوە بتوبەتە مای خۆی هیچ شتێک ئەمە دوکانەکەی بەڕێستانە چیتان تیا بەتانی گۆشک و زەرەرەکەی بە چەندە خەم وڵات دا بۆ 15 20 لێدا بەڵێ لەبەر دوکانەکەی گەورەی و درێژە
دوکاندارەکان دەڵێن تەنانەت ئەو سەقفەش مشتەرەکی نەمومان یعنی هەمومان مەسروفمان تیا کردووە زەرەری ئەوەشەش لەسەر ئێمە بەڵێ یەکی تقریبا 2 ملیۆنی 3 ملیۆنی ماناوە هەبووە هەمومان بۆی گشتی کردومانە ساعات چەند هەواڵەکەوت پێ هەواڵەکەمە تقریبا ساعات 7 پێگەیشت هیچیان بۆ دەرنەچوو هیچ شتێک نە بۆ کەس دەرناچوو نەبوو ئێمە هەموو بازارەکە پێکەوە کڕی کردەوە و هەموو بیشتی بەشێک لە دوکاندارەکان سەرقاڵ لێو بوون دوکانەکانیان پاڵ کردەوە ینی کەس دەستکاری هیچی نەکردەوە تا ئێستا وەکو خۆی ماوە شوێنە قایمقامەتی هەتا بڕیاری خۆمان نەبوو دەستکاری شتێمەکەن هیچ کەس نەشتی دەرکردەوە و نەک دەستکاری کراوە دەستکاری نەکراوە بەشێک لە دوکاندارەکان دەڵێن ئێمە تەنانەت کرێشەرین ینی هەمووی کرێچیە مڵکی مەدەنیە و حکومی نییە هەموو کرێچیە هەموو بازار بەڵێ هەموو بازاڕی لەژێر ئەو نەخۆینەوەی هەموو کرێکی هەیەڵێ تەنانەت پاری وشکەشم لە دوکانەکەدانەوە سوتاوە هەرکە بە فێین دەکەی خۆی دوکانەکان پاری تیا بووە هەیەتیایی نەبووە تراوە هەرسی هەبووم بازاڕە بێحەرەز ئەسمە یەکسەر ئەگەدا کراونەتەوە لیان درەنگ بەڵێ درەنگترەتر بە پێین چکە بازارەکە زۆرە 250 دوکانە نازانین چی کاتێک ینی فریان هەموو خەڵکە نەکەوتەوە کابرا چەند کەسێکی ئاگدار کردو بەڵام هیچ سوودێکی نەبوو گلیتان نیە لە پاسەوانەوە گڵی چییە بکەی دەسەڵاتێکی پاسەوان ئەگەر درەنگ تەلەفۆنی کردویان شتێ حتا درنگ دەرفۆنی کرێت توانێت توانێت شخص نبوو شتەکە لەوە زۆر گەورەتر بوو بە شخصەکانی چیان پێ نەکراوە داواکەیتان پەیوەنددارەکان چی لەخوای گەورە داواکانی هیچمان پەیوەندی کرد داواکاری لە قایمقام زوو ئەم ناومان بۆ پاکاتەوە هیچی کات تەخابی لە خۆشیمان نەیە خەرەبوتان بۆ کاتەوەی کەلوپەلەکان شتەکانی تر لیژ ناتوە لیژەکەی نووسیواتر دەکرێتەوە وێتان هەیە بەڵام چی نازانم زۆربەی دوکانەکان زیاتر لە ماڵێکی لەسرە بژێوی چەند ماڵێکی لەسەرەوە والله زۆری لەسەر دوکانی وایە 3 نەفەری دەیە دوکانی وایە 2 نەفەر دوکانی وایە 1 نەفەر ینی ئەم بازاڕی کە لە دارە سوتاوەکەیە زۆربەی زۆری 2 نەفەر و 3 نەفەرە هەمووی یعنی بژێوەکەی لە ماڵەکەن لە 94ەوە لێرەین ئەمە بناخی ئەمە عرز بووە خاون مڵکەکە ڕوادایی تر خۆمان کردوانە بە دوکان و لەسەر ساوی خۆمانە دوکانەکانی کردووە قەدەری خواوا بوو ئەم بەیانی لە ماڵ بوو ماسا حوت تەلەفۆنیا بۆمان کرد وتیان ناگر کەوتۆتەوە دارەستاوەکە ئێمەش کاتێک سێما کرد هەریق و پۆلیس و هەموو شتەکان بەس بەڵام بەداخەوە هیچی فریای یەک دوکانەکە 150 دوکانە بڕوان ناگەم یەکشت دەرچوو بێ خۆی شەی بینی بە ئەمریکەوە خەڵکی وایە زانم ئەو کەپەی کردەوە دەڕابەی کردووە باوەڕکێشتان پارەی حدا دەگەی نەداوە ئەمە شارەوانی بڕارێک دیگەم سەقفەی بێمان کردو هەر دوکاندارێ 2 ملیۆن بۆ 3 ملیۆنی داوە ینی شتەکان بە تەدریجی نەکراوە بڵێ بازاڕە بێت وات بێت دەسەری هەمووی خەڵک خۆی دروستی کردەوە من وەکو خۆم دوکانی بەتانیم هەیە بەیانی سەعات 6 تەلەفۆنیان بۆ کردم ڕەفیقەکانم وتیان ئاگر کەوتۆتەوە ئیتر هاتین سیرەکەن ئەو ئاگرەکە هەر سێ دوکانەکەمی سووتان و زەرزیان زۆرە بەس گرنگە ئەوەیە الحەمدولیلا خۆمان سڵامەتی بەشێک زۆریان ڕەتێکەنەوە مەسەلە کارەبا بێت جەناب تاڵێت چی بە تەئکید کارەبایە بە تەئکید کارەبایە بە شۆرتی کارەبایە و ئەیتر ئەوەیە هیچی تر نییە هیچ باوەڕ ناکەم هیچ شتێکی تری لە پشت نییە لەماوەی ڕابردووە گرفتی کارەبا و تەنانەت چارەسەر کراونەوەانەوە مەسلەی هاتوچۆکردنی تەنانەت ئەو ئۆتۆمبیلانی مێکزەبینەکانی وەرگری شارستانیش کارێکتان کردووە گەر خوانە خواستە ئاگرکەوتەوە بتوانێت بە ناوی گوزەر بکات بیکوژێنێتەوە ئەوانە چارەسەر ئەوانە ئەو پێشتر بوو جێگای ئەوەی نەبوو مێکزەمینەکان نەچنە ژوورەوە 6 مانگەوە تقریبا لە چاکردنی ئێرەین ئەو گرفتانەمان چارەسەر کرد بەڵام بەرگری شارستانی ئیشی خۆیان کرد بە دڵنیایەوە بە تەئکید ئەگەر یعنی تر چۆنە لێ خوای گەورە ئەوانی کردە سەبەب ئەگە ئەوە نەبووایە زیاتریش ئەسووتا بە دڵنیایەوە کاریمان ئەوەیە زوو لژنەکان بە ئیشی خۆیان بکەن ئێمەش هەڵسین بە نۆژنکردنەوەی دوکانەکانمان وەکو باوەڕ ناکەم حکومەت بتوانێت هاوکاریمان بکە ناتوانیان ناوێ ناتوانێت ئەو ناتوانێت مەعاش بە چی ئێمە هاوکاری ئێمە بکە باوەڕ ناکەم وڵات تقریبا 5 ملیۆن بۆ 6 ملیۆن زەرەمان لێ کەوتووە بەڵێ دوکانی سێمە ئایلەی هەر جەنابی لەسەریان دەستخۆش بێ بۆ ئەوکار چەند ئایلەی لەسەر بۆم دوکانی بەڕێزت کە دوکانە یەک ئایلەی لەسەر بوو بەڵێ چەندی ملیۆن زەرەر کرد وڵات تقریبا 5 ملیۆن زەرەمان لێ کەوت ساعات چەند هەواڵەکە و پێگەی وڵات ساعات 6 بوو تقریبا 6 و نیو بوو بەڵێ
داواکەیتان لە نەپەیوەنددارەکان چییە؟ وڵایەتەوە بەشکم بێن قەربمان بۆکەنەوە زارەکەمان زۆرە و یارمەتیمان بن. بەدەمەوەبوونێکی زۆر هاتووە بەشێک لە دوکانەکان بەردەوام سەردانتانەکەنەوە خەمی خۆیان دەرەبڕنەوە تا چەند ئەمە دەستورێکی جوانە ئەم زۆر بەڵێ تا بڵێ زۆر شتێکی جوان و شتێکی چاکە بەڵێ هیچ بەڵێنێکەیە لەوەی کە شتێکتان بۆ بکرێ وڵایەتە پەنا بەخوا بەشکم یارمەتیمان بن هەیە ئیشەڵڵا ئیشەڵڵا شتێک کە لای خۆ زەرەرگەشت خۆشە زەرەرگەشت نەک نیحمەتەکانی هەر زەرەرگەی مادەم لای خۆ زەرەرگەشت خۆشە ئێمە دوکانەکانمان بای 20 دەفەر ئەشیاتیا بۆ هیچ شتێکمان بۆ دەرنەچووە نیەکرد بۆ پارەکە حواڵەکەم ئاپێ زووی تەلەفۆنیان بۆکردن قاچەکەم کردەوە پارەکەشم نووسیتەوە پیرۆزبایی دوو کرد لەسەر پارەی ئەو دەڕابانە خوا ئەگەریە ماچم کرد ڕووی تێ نەکردم ساحێبەکەی باجێ لێ بکەم پارەم پێ نییە واللهی پارەکەم نەیاوەتی ڕووی تێ نەکردم واللهی زەرە دەری کابراوەتی زەرەی بادی بشێشکەم زەرە مردنە ئەمە هیچ نییە خوایەتی بێ هیچی ئازایەتی میتیانە بەخوا خوایەتی خوا بڵاوچە بۆشمان باشتر ماباتەوە ومێرمان بەخوای گەورە هێشتا مسلمانان و قەناعەتمان بۆ بە شایەکە خوا بێیان ئەو ماڵە من خوا بێیەوە خۆش دەیوەڵبێتەوە دڵنیاشم خوا قەرە بۆ مەکاتەوە ئەم دوکانەیە ئەمە چی شتێکی یا فرۆشت والله ئێمە شای کارەمای زەرەرەکەی بە چەند ئەەکەم والله زەرە دەری کابراوەتی زەرە بادی بشێشکەم زەرە مردنە ئەمە هیچ نییە خوایەتی بێمە هیچی ئازایەتی میتیانە بەخوا خوایەتی خوا بڵاوچە بۆشمان باشتر ماباتەوە شکەشتی تریشمان بینی خوای گەورە باشتر یاوێتەوە لەمە باشتر یاومەتەوە خۆی کە ئەمە مێزێک بوو ئێستا خوای گەورە یانیتە بوو بە دوکانە لەوانە خێرێکی تیاابێ ئێمە نازانین لەواچی ئەمە خۆمان بە مسلمان و نوێژەکەین و ڕاکەی بۆ مزگەوت ئەمە لەوانە یان زەکاتمان وەک پێویست نیابێ ئەوە دەوری هەیە یان یارمەتی فەقیرمان وەک پێویست نیابێ یان ئەمەی کردوێتە دەفە بەڵای خۆی گەورە دە بەڵای گەورەتی ئەمەی پاراستی بە ژیانی پاراستی بین بەمە هینی کردووە ئەمە هیچ نییە مادی هیچ نییە مهمە ئێستا ئەمە هەمومان سەلامەت هەر هەمووی ئینسان لە کاتی موسیبەتدا دەرەکەوە وەڵاوە بای هەمێ چکە مشتی ترم بینیەوە خۆی گەورە باشتریشی یاومەتەوە باشتر ئەمەش داواچە خۆی گەورە خێرێکی تیا لەواچێ باشترمان باتەوە کەس نازانێت ئینشاءڵڵا ساعت چەند هەواڵەکە پێگەی وەڵی من ساعت 8 بوو دەشینێ خەوا بووی ساعت 8 تەلەفۆنیان کرد وتیان وەرە پەلام لیان نەکرد وتی هەمووی سووداوەتم پەرەی ناوێ بە ئیسراحەت هاتین تەواوی دەسەڵات نییە ئازا وەڵای دنیای بێت دەری کابرا دیز نییەوە ئەمە موێ خۆمان سەلامەتین ئەوە بای هەر هەموویەتی یەک کەسی شکر لەخوا بەزیابێ بە خەڵکە و بەوانەی یعنی یەبێ سواسی هینیشکین ئەوانەی کە ئاگرکوشێنەوە ئەوان زۆر دەویان هەبوو ئەم ئاساییشۆن پۆلیسیش موێ هەمووی سەلامەتە پێبینی ئەوم کردووە الحەمدوللا تەواوی دوکاندارەکان ئەڵێن لای خوا بۆمان درۆنەوە بۆ لای خۆشیگەڕ ئازای چۆنە شتێک کە لای خۆ زەرەرگەشی خۆشە زەرەرەکەشی نەک نیحمەتەکانی هەر زەرەرگەی مادەم لای خۆ زەرەرگەشی خۆشە ئێمە بە خەیاڵمان نایە بە هەیە داوانە زەری زیاتر کرد بێ داوان تاسیراتێ بێ بەڵام هەر کەسە بێ هینی توانای خۆی مەڵای هەر شکوری خواکەین خێری شێوێ نموویە سەلامەتی ئێمە ئەو بای هەر هەموویەتی الحەمدوللیلا باز بخوا دەشتی ئەوەساقوێ ئەسەر کەوتوم گەورە بوو بکە بە کۆشکێکی ئینشاءڵڵا قیامەت هەم لە قیامەت وەم گەوری یارمەتیمان با قەت چاوەڕێی بڵێن ئەمە حکومەتیان خەڵکەوە نییە ئەمە خوایەتی بم دەوانەیە ئەمە خوای گەورەیدا باشترم باتێ خەریکی پاکردنەوەی دوکانەکەی ئەرە وەڵا چی بکەم ئەتر شکرانی خوای گەوراکەین هەر شکرانەی خوای گەوراکەتی بڵێن چی دوکانەکەی بەڕێستان ئەمە بوو بەڵێ قورمەڵاوە هەر هیچی دەرنەچووە ئەمەی تریشان سەرەوە هەموو شتەکان سووتە ئەمەیان باشترە لەخوا بە زیابێ نەختێشتی دەرچووە پاکردنەوەکە بۆ ئیشەڵا وردە وردە دەست پێکەنەوە وەڵاتر بەخوا پار تەعلیلمان کردو لەوانەیە 7 ملیۆنی تێ چی بێت ئەتر بەخوام دیسامی دەست پێ بکەینەوە تر چی بکەین سپاسی خوای گەوراکەین و زۆر شکرین بە ئێمەی بەسەر کردەوانەیە ئەتر چی بکەین خاڵ داوا لە حکومەتی شتەکە هیچمان بۆ نەبێ هیچ نەبێ ئەم چین کۆشتانەمان بۆ لابات و بۆمان چاکاتەوە مەمنونین و هەرەوە زیاترمانەیە ئەشیاکان نەچۆ مێ بڵێ خۆمان ئەچینە ژێرباری وەڵا هەرە وڵاتە چی بکەین هیچ شتێکم نەما چی بڵێم ناز خوای گەورەی من بەسەر کردەوان هەر سوپاسی خوای گەوراکەین ئەو یاینەتی ئەو ژەی باتەوانێ ئەتر
دوکانەکانی جەناب و چیتیا و چیتە فرۆشت هەمیشتی کارەبایی گسکی کارەبا و مجەوی فەوتە شتی پێویستی ناو ماڵ زەرەرەکە بە چەند خەمێنرێ قورعان بڵم بە چەند هەچەنە بڵم لەوانە باوەڕ ناکەی وڵایەوە ئالە و سەرەوە بوو تا خوار و هەمی تواوەتەوە دیارە بەڵێ ئەرە وەڵا وڵی نەوانێت دەفتەرێ دوو دەفتەر بەس ئەو لایە ئەرەوە ئەتر وڵی ئەمەش ستا لە سەرەوە دەربکەوت و ئەو هەموو گسکە لە سەر و سوتاوە ئێسابینی بێجگە ئەم لایەشترەوە زۆر شتی ترێ بەخوا باسی ناکەێت کە شتمان لایەوە پیاوە داناوە هەر بۆتە بەخۆڵ ئەوە داەتی تریشمانەیە یەک شتمان بۆ دەرنەچووە ها بای یەک ڕوبع دەرنەچووە هەمووشی پارەی وشکەشم سوتاوە بەخوا نازانم وان هەچ کەسێنی خۆی نازانم بەخوا ئەتر نازانم خوا تا چەند ڕاستە دروێ نازانم هەیە بەجێشت و ئەتر وەڵایی هەیە بەڵێرە وڵەتیادی ساوە پیاوە کاتنای لالە 50 ڕقم داناوە لە دوکانەکە چکە هەمی دەغیلی هەیە دایانێ لە دوکانەکە قاسەی هەیە شتی هەیە ئەرەوەڵا ئەم ڕووداوانە بەنسبەت کاسبکاران و دوکاندارانی شاری سلێمانی تەنانە هەرێمی کوردستانی شەوە نامۆنین بەهۆی نائەندازەی بازاڕەکان و خەمساردی لایەنی پەیوەندیدارەوە زۆر کات ئاگر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان دروست دەبێت و زەرمەندی یەکەم و کۆتاییش هاوڵاتیان و کاسبکارانە هیچ کاتیش حکومەت وەک پێویست بەدەمیانەوە نەهاتۆ و قەرەبووی پێویستی زەرەرەکانی نەکردونەتەوە تا بەرنامە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم دەسپاردەزیان ناکەم